سڵاوتان لەبێ ئازیزان و خۆشەویستان، خۆشحاڵم لە تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. مامۆستا ڕێبازم ئەمڕۆ لە بەرنامەی پەروەردەی تەندروستی قسە لەسەر گەشە و پێگەیشتنی منداڵ دەکەین. گەشەکردن واتە زیادبوونی قەبارەی جەستە بە هەموو گەورەبوونی ئەندامەکانی لەشەوە. لەگەڵ دکتۆر محەممەد حەسەن پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان کە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵماندایە. بەخێربەی دکتۆر. بەخێر بێ سەرچاو. تا چەند گرنگە دایک و باوکان چاودێری منداڵەکانیان بکەن بۆ گەشەکردن؟ بەڵێ، زۆر سپاس. ڕاستی گەشەکردن واتە ژیان. ئەگەر دایک و باوچێک بێ منداڵەکەی بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی تەواو بەرەو پێش بڕوا و کێشە و گرفتی نەبێت، دەبێت چاودێری گەشەی منداڵەکەی بکات. لە کاتی لەدایک بوونەوە تاوەکو کۆتایی تەمەنی منداڵێکی 18 ساڵیە. ئەوجا چ لە ڕووی باڵاوە بێت، چ لە ڕووی کێشەوە بێت، چ لە ڕووی چێوەی سەرەوە بێت، چ لە ڕووی خوێنەوە بێت، بۆ نمونە کێشە و گرفتەکانی خوێنیان هەر ئەو کێشە و گرفتانی کە تووشی منداڵ دەبێت، بۆ نمونە ئەوانەی کە پەیوەندی بە گەشەکردنەوە هەیە پێویستە دایک و باوک بە وردی چاودێری بکات. بە تایبەتی لە کاتی لەدایک بوون تاوەکو دەگاتە تەمەنی 6 مانگی یەکەم، زۆر گرنگە ئاگادار بێت لە زیاتر کێشی زۆر گرنگە لەبەرەوە منداڵ لە 6 مانگی یەکەم زۆر بە خێرای کێشی زیاد دەکات. هەر کێشە و گرفتێک لە کێشی منداڵەکە هەبێ، بۆ نمونە ئەو پێوترێ گەشەی منداڵەکە خراپە، کەواتە لە کاتی لەدایک بوونەوە بگرە پێش لەدایک بوونیش، بەڵام لە کاتی لەدایک بوونەوە تاوەکو دەگاتە کۆتایی تەمەنی منداڵی بەلایانی کەمەوە هەر هیچ نەبێت لە دوای 3 ساڵی جارێک چاودێریی وردی گەشەی منداڵەکە بکرێت و پێش 3 ساڵی پێویستە لە ماوەی کەمتردا چاودێری گەشەی منداڵەکە بکەن، بۆی کە دایک و باوکەکە هەست بە ئارامی و ئاسوودەیی بکەن، تووشی کێشە و گرفت نەبن، نەخۆیان نە منداڵەکەیان. باش، زۆر جار لە کۆمەلگا ئێمە دەبینین بۆ زیاتر تەنها گرنگی بە گەشەی باڵای منداڵ دەدرێت، بۆ لایەنەکانی دیکە فەرامۆش دەکرێت. خۆی ئەوەی کە گرنگە ئێمە پێویستە گەشە وەکو بڵین هەموو بەشەکانی جەستە و هەموو بەشەکانی مرۆڤ دەگرێتەوە، تەنانەت مێشک زۆر گرنگە گەشەی مێشکی منداڵ بەرەو پێش بڕوات، بۆی کەەوە منداڵەکە لە هەموو لایەنەکانی ژیانی ئاسوودە و تەواو بێت. باڵا بۆیە خەڵک زۆر وەکو بڵین بە شێوەیەکی دیار و ئاشکرا بایەخی پێدات، لەبەرەوەی گۆڕانکاری بەسەردا نایات، بەرچاوە. واتە کاتێک کە منداڵەکەت گەیشتە تەمەنی کۆتایی 18 ساڵی یاخود پێش 18 ساڵی کە کۆتایی ئێسکەکانی بۆ نمونە پێکدالەکانی تێدا ڕوودەدات، باڵای زیاتر بەرز نابێت. بۆیە کاتێکی زۆر هەسیارت لە پێشە، کاتێکی هەسیار بوون ئیکچان تاوەکو دەگاتە 13 و 14 دەبێت بە تەواوی باڵای گەشت بێتە ئاسێکی تاو، کورت تاوەکو دەگاتە 15 نزیک 16 بە تەواوی باڵای گەشت بێتە کاتێکی تاو. ئەوجا بەردەوام دایک و باوک ئەوەی لە پێشچاوە کە منداڵەکەی لە ئاسی منداڵانی تر کەمترە یان باڵای کەمترە، بۆیە بە هەموو شێوەیەک دەوێت باڵای منداڵەکە وەکو باڵایش ئاسایی بێت و بەڕاستی زۆریش خۆشەکە کەسێک باڵای بەرز بێت. ئەوە زۆر گرنگە. کۆتاییەکەی هەموو ئەوەیە لە جیاتەوەی کە کەسێک باڵای نزم بێت هەتا باڵات بەرز بێ، بەڕاستی خۆشتر و ڕێکتر و لەناو کۆمەڵگەدا هەست بە ئاسوودەیەکی زیاتر دەکەیت. ئەوە زیاتر کاریگەریەکەی بۆ ئەوە دەگاتەوە. ئەگەر منداڵ نەخۆشیش نەبێ گرنگە چاودێری بکرێت لە ڕووی گەشەکردنەوە یان سەردانی پزیشک بکە؟ ئێمە لە ڕووی زانستیەوە چۆنە پێویستە منداڵ لە کاتی لەدایک بوونەوە پزیشک ببینێت، هەفتەی یەکەم یان 3 ڕۆژی یەکەم دیسان ببیندرێت. ئەوە ئەگەر هیچ کێشە و گرفتێک نەوێ باز دەکەم. مانگی یەکەم پێویستە ببیندرێت، مانگی دووەم، چوارەم، شەشەم. ئەوە واتە سەرەتا تاوە مانگی یەکەم و دووەم 2 مانگ جارێک، لە دوایی 3 مانگ جارێک، مانگی شەشەم، مانگی نوێم، مانگی 12 لە 1 ساڵی بەسەرە دیسان هەتاوەکو دەگاتە 2 ساڵی 3 مانگ جارێک دەوێ ببیندرێت. لە 2 ساڵی هەتاوەکو 2 ساڵ و 6 مانگ 1 جار ببیندرێت، لە 2 ساڵ و 6 مانگ تاوەکو دەبێتە 3 ساڵ 1 جار ببیندرێت. لە دوای 3 ساڵی تاوەکو دەگاتە ئەوە ئەگەر نەخۆش نەبێ، ئێمە باس نەخۆش ناکەین، ئەگەر منداڵەکە هیچ کێشە و گرفتێش نەبێت، لە دوای 3 ساڵی تاوەکو دەگاتە تەمەنی 16 و 18 ساڵی پێویستە ساڵانە منداڵ جارێک پشکنینی تەواوی بۆ بکرێت لە هەموو ڕوانکانەوە، بە تایبەتی باڵا، کێش و تاوەکو دەگاتە 3 ساڵی چێوەی سەر و پشکنینی خوێن و ئەو شتانەی کە پێویستە بۆی بکرێت یاخود بۆی ئەنجام بدرێت. کەواتە لە ڕووی زانستیەوە و وڵاتانی پێشکەوتو بۆ جۆرەیە منداڵ پێویستە چاودێریکردنی گەشەی بەو جۆرە بێت. لەبەرەوەی ئەگەر کێشەیەک هەبێت
بە تایبەتی لە سەرەتای تەمەنیەوە یەکسەر هەستی پێ دەکەی یان هەر گرفتێکی تر هەبێت ڕاستەخۆ دەتوانی کە بیدۆزیەوە و چارەسەری بکەیت. زۆر باشە بە کورتی ئەگەر گەشەکە تەندروست نەبوو چی ڕوودەدا دکتۆر لەو منداڵە؟ ئەو منداڵەوە تا ژیانی تاوا نییە. ئەگەر گەشەی تەندروست نەبێت بۆ نمونە کێشی کەم بێت زۆر لاواز بێت یان کێشی زۆر بێ قەڵاو بێ یان باڵای کەم بێت کورتە باڵا بێ یان وەرە ئەوە نییە بڵێن باڵای زۆر بێت شتێکی هەمان بڕاستی زۆر دەگمەن هەیە ئەوانە واتە دەکاتە سەر ئەوەی کە منداڵەکە دەکرێت بڵێم ژیانی دەکەوێتە ناڕەحەتی و دایک و باوکەکە و هەمیش خۆی بەڕاستی لە دوا ڕۆژی ژیانیدا ئاسوودە نابێت. زۆر باشە دکتۆر کەواتە خولاسە پێویستە هەموو منداڵک لەژێر چاودێری دکتۆردا بێ بۆ گەشەکردن و پێویستە خۆراکی ڕێک بێ ئەگەر بێت و منداڵ گەشەیەکی تەندروستی نەبێ کارەسات دەنێتەوە و تووشی مزاعفاتی زۆر دەبێت. زۆر بەخێر بێ دکتۆر بۆ قسەکردن لەسەر گەشە و پێگەیشتنی منداڵ بۆ ئومێدین کە هەموو منداڵێک گەشەیەکی تەندروستیە بێ. چی دیکەت ماوە لەسەر گەشەیە کە پێویستە؟ وڵی هیوادارم ئێمە گەشەی منداڵ والێک بدەینەوە کە ژیانی منداڵ دەگرێتەوە بە هەموو لایەنەکانەوە. بەڵێ و دەبێ وا بکەین بۆ ئەوەی کە منداڵەکە دواتر تووشی ناڕەحەتی نەبێت و تووشی پەشیمانی نەبێت و لۆمەی دایک و باوشی نەکات. زۆر جار هەیە ئێستا باو کەمتە خەم بێ لۆمەڕاستی ئێستا زۆر جار هەیە ئافرەتە یان کەسێکی بەتەمەنە دێت دەڵێ وڵی کاتی خۆی بابم نەیبردم یان داکەم نەیبردم. ئەمە شەیە ئەو زۆرە ئەوە بەڕاستی هیوادارم هیچ منداڵێک دواڕۆژ ئەو قسەیە نەکات بەرامبەر دایک و باوشی نەکەم تەرخەمی ناڵێن کەم تەرخەمی بەڵام بە تەواوی پێویستەکانی بۆ ئەنجام بدرێت. بەڵێ زۆر سپاس زۆر بەخێر بێ دکتۆر بەخێر سەر بەخێر بێ. خۆشەویستان و ئازیزان لێرە داهاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەشتر بەخواتان دەسپێرین.